حاڵی خۆمەوە تا لە ئەهلی خوێنێ لەبەرەوەی نەبوونی مامۆستا یعنی بوونی بچێتە ناو قوتابخانەکانمەوە قوتابخانەکانی خۆمانەوە لە ڕاستیانی مامۆستایان ئیشی خۆیان کردووە یعنی چۆنێتە سەر بایکۆتیان کردووە چونە سەر جادا بۆ داواکاریەکانیان جێبەجێ بکەن بەس حکومت بە وەڵامیان نایەتەوە ئەویان نازانم ئەگنا مامۆستاکە خۆی دەرس بڵێتەوە موچەی خۆی بەیتێ بە تەواوەتی دەرسەڵێتەوە و هیچ شکالێکیشی نیە. وڵی داوام هەبێ باشە بەسیتر چونکە موچە نییە مامۆستاکانیش بۆیە ئینیان کردو بایکۆتیان کردو. بەڕاستی زۆر ناخۆشە بۆ من چونکە سەرەتایەتی پۆلیەکە زۆر خەمی لێ خۆم خۆشی پێی ناخۆش داواکاریمانەوەی کە ماش با مامۆستاش واز لەو بایکۆتە بێنێ حەقی خۆیەتی بەڵام ئەیکۆ دایک و باوکی مامۆستاکە بژێویەوەیان هەیە مناڵ بنێرن معاشەکە بەشی چیەکە؟ جارێکیان ڕۆژی ناومان نووسی لەگەڵ دایکمان بەسە و کاتە بینێوان جگاکە کرابیەوە مەکتەب نییە مەکتەب هەر دەستمان نەخوێندووە خۆی دایکم بینم پێڵێ سەعین پێکە. وڵایی بە تاکید کاریگەری زۆر هەیە بە تایبەتی لەسەر نەوەی دوا ڕۆژە و مناڵانەی کە لە سەرەتان قۆنەغەکانی سەرەتانەوەی کە پۆلی یەکن بۆ سەرەوە بنەڕەتیەکان تاثیرێکی زۆری هەیە منیان خۆمم لە ئێوارانە خۆم پۆلی دوانزە بە تاکو ئێستا دەرسێکی عەرەبیم نەخوێندووە بەڕاستی خۆی مامۆستانی شەقاس بەو بەرپرسیارەت تێ بکەن لەبەرەوەی باجەکەی تەنها خوێندکار و تەلەبەی داماوەیە هیچ کەسێک نایە حکومت باکی نییە لە من لە هەر کەسێکی کە بخوێنی نەخوێنێ ئەو پێی خۆشە نەوەیەکی نەخوێنەوار دروست بێ لە وڵاتەیە. کارێکی ئەوەیە معاشێکی زۆریان ماوە تۆ لای حکومت نایەناتێ اینجا ئەوانەی کەوا وانەبێژیشن معاشیان زۆر کەمە چەند ساڵە هەر وانەبێژیەکەن و معاشیان نایەنێ و معاشکیشیان کە یەنە کەمە لە ساڵێکی ناتەم دوی چەر معاشیانێ خەڵک بۆ سۆ نەشی لەوەرە ئەوانی بڕیاریان ناوە کە نەشنەوە بەڵام کێ زەرری کردووە میلەت مناڵی میلە زەرری کردووە خەڵکەکە نەخوێنەوارە بێ خەڵکەکە دواکەوێ لە خوێندن دواکەوێ ئەم جۆرە حکومەتە هەنست حەزەکەن خەڵک نەخوێنەوار بێ خەڵک کە مناڵەکانی برسی و تینوو بوویان ڕوت و ڕەجاڵ بوو هەچی قەرزەکە لە خەڵک ئەڵێ با مناڵەکانم پۆشۆپەرداوێت و ئیشان بڕوا بەس ئەمان بێباکەن هیچ گوێ نایەنێ کانە ئەبینم ئەو تەلەبانە ماونە تۆ لە ماڵەوە ناسن بۆ دەوام زۆرم پێ ناخۆشە و ئەمە زەرەر لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی زانستی و لە ڕووی کۆمەڵایەتی ئەم میلەتەیەری هەتا ئێستا کە هاتووە و دەوام نەکراوە ئەوانشی بنێەوە ناچڵ داوامیان کردووە پێم وایە کە هیچ سوودێکی نەبووە تا ئێستاش هەر نەکرێ باشترێکە چونکە یەکێک لەوانە کە بن بە تاسیحە پۆلی یەکەکانە من خۆم چەند ساڵێک ئەلف بێم وتوێتەوە ئەزانم چۆن ئەوترێتەوە بەنسبەت پۆلی یەکەوە یەک پیت بەرامبەر بە یەک هەفتەیە ئەی چۆن زەب دەکرێت لەو ماوە کورتەیە کەواتە نەکردنی زۆر باشترێکە من وایە بینم ڕەشبینم لەکردنەوەی دەوام لە وەرزی دۆبە هیچ فریان ناکەون ئەوەی کە بێ بە تەسیحە زیاتر پۆلی یەک و دوانزەکانە پێویستە ئەو لە ئەسوی حکوومەتە بەڕاستی داواکاری مامۆستایانە جێبەجێکە سەرەتاترین مافیان داوا کردووە موچەکانیانە بەرزکردنەوەی پولەکانیانە ینی چەندین ساڵە ئێمە لە کۆت و زنجیرە منوەکو مامۆستای قساکەم بەڕاستی ئەبوای ئەمە داوای مامۆستایانیە تەنها دایک و باوکان هاتنایەتە سەر شەقام معنەتی ئەوانیشە نەگی مامۆستایان ئێمە بۆ دوو هەفتە لەبەر پۆلینۆکان بەرچاوی ئەوم زورفی ئەومان کوتمان ئەوان بە کۆلۆنین قەیناکە بابێنەوە بەڵام سیرمان کرد دایکان و باوکان ناڕازین ئەگەر سەریع ڕۆیت ئەڵێ ناخێر ئەوە بۆچی لەبەر ئەوەی کە زەختێکی زۆر لەسەر تەلەبەکانمانە ناتوانن هەزمیکەن ئەگەر نافریان ناکەوی ئەیکەواتە چی بکەین لێرەیە مەجبور وازمان نەهێنا